زۆر بەمان چەندەها سەعات لە شەودا تەرخان دەکەین بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان، بە چەند سەعات لەسەرین، مۆبایلەکەمان بەدەستەوەیە، بێتاقەت نابین. بەڵام ئایا دەتوانین ڕوبعێکی مۆبایلەکەمان قورئانەکەمان بەدەستەوە بێ؟ دەتوانین ئەو شاشەیە بخینە سەر قورئانەکە بێت نەک شتی تر؟ ناتوانین. بەداخەوە دەتوانین لە شەودا، لاشەمان ناتوانێت لە شەوێکدا لە دوای نوێژی عیشاوە مۆبایلەکەت بەدەستەوەیە، حتاکو کاتی خەوتن سەعات 10 11 12 1 2 ناتوانین دوور کات نوێژ بکەین. زۆربەتان شەوانە دوور کات نوێژەکەن دوای نوێژی عیشا پێش خەوتن؟ ناتوانین نیو سەعاتدا بنین بۆ قورئان بخوێنینەوە، ناتوانین نیو سەعات گوێ بگرین لە وتار چارەکێک. ئەم وتارە درێژە چارەکێکە، ئەی فیلمەکە بۆ درێژ نییە، 45 دقە 50 دقەیە، فیلمەکە بۆ درێژ نییە، لەبەر ئەوەی خەلەلەکە لە دڵمانایە. دڵمان ئیمانەکەی لاوازە، خۆشەویستەکەی خوا لە دڵمانە لاوازە، ترسەکەی خوا لە دڵمانە لاوازە، بۆیە تەماشا دەکەی ئێمە تەحملی ئەوە ناکەین کە ئامادە بین لە شەوێکە نیو سەعات قورئان بخوێنین، ئامادە بین لە شەوێکدا دوور کات 4 کات نوێژی شەو نوێژ بکەین پێش خەوتنمان. ناتوانین پێش دقە مۆبایلەکە واز لێبێنین دوور کات نوێژ بکەین. گشتمان وانین زۆر بەمان، حاڵی گشتمان نییە، وا دەزانێ ئەمە لە تەقواوەیە، حاشاگە لە تەقواوە بێ، حاشاگە لە ترسی خواوە بێ. مۆبایلەکە ڕۆژێک دەبێ هەمومان سوێن بەخوا یەک بە یەک پەشیمان دەبین و لە مۆبایلە، ئەگەر بۆ چاکە بەکارمان نەهێنابێ، ئەگەر بۆ خواپەرستی خواناسی و عیبادەتی خوا بەکارمان نەهێنابێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کاتێکا ذکری خوای دەکرد، لە هەموو کاتێکان بۆ ڕۆسێری کە بۆ هەر شوێنە ڕۆشت بێ هەر شتێکی بێ ذکری خوای لەگەڵا کردووە. بەڵام ئێوە واین دەممان دەنوقێنین سبحان الله ناکەین کاتە سەیر مۆبایلەکەشمان نەکەین، لا إله إلا الله ناکەین کاتە سەیر مۆبایلەکە ئەکەین. والله جاری وایە ذیکرەکە لە ناو مۆبایلەکەدا دەممان ناجۆڵێن ذیکرەکە بخوێنینەوە، نووساوە ئەستەغفر الله، ئاوا بە چاو سەیرەکەن بەدەم ناڵێن ئەستەغفر الله. ئەوە حاڵی ئێمەیە، ئەمە ئیمان زەعیفی ئێمە دەسەرمێنێ. قیامەتێکی سەخت و ڕۆژێکی سەخت لە پێشمانەوەیە. ئەو ڕۆژەی خوای گەورە دەفەرمێ یەومەن یەجعەل الویلدانە شیبا، ڕۆژێک دێت کە ڕۆژی قیامەت هات، مناڵی بچووک مناڵی ساوا سەری سپیە بێ دەترسا. وا دەزانی قیامەت ئەوەیە کە تۆ ئەڵی من بەهەشتیم و تەواو بە قسەی تۆیە، خوا بە قسەی تۆکە؟ نەخێر، خوا بە قسەی تۆ ناکە، هەتایە ڕە بڵێ بەهەشتیم، هەتایە ڕە بڵێ هیچم نەکردووە، کە مردی ئەزانی چیت کردووە ئەو کاتە بۆ دەرەکەوێ کە تۆ بەهەشتی دا بەهەشتی نیت بەنا بەخوا.